وەک ئەوەی لە حاڵی خۆی زۆر بێزار بێت چاوی کامێراکە لا دەدات و دەمان خاتە سەر قوربانیەک کە هاوڕەکەزی خۆیەتی. ئەم سەگە بێخاوەنەیە و ئۆتۆمبیل لێی داوە. ڕۆژانە بە سەدان سەگی بێخاوەن لەسەر شەقامەکانی سلێمانی دەبینرێن و ڕەنگە هەندێکیان هەڵگری نەخۆشیە گوازراوەکانیش بن. ئێرە پارکی ئازادیە، ڕۆژانە سەدان کەس بۆ بەسەربردنی کات سەردانی دەکەن، بەڵام پارکەکە بووەتە شوێنی کۆبوونەوەی ژمارەیەکی زۆر سەگ و هاوڵاتیانش ترسیان هەیە کە پەلاماریان بدەن. ڕێژیان زۆر زۆرە، عادەتەن بەیانیان یان شەوان زیاتر پێیا بن و برسیە بن و بە خەڵکە ئاوەڕێن. دوای نەفەرەکەون بە دایمی دوای نەفەرەکەون. ئێستا ئەو حاڵەتیان بەیانە خۆشتان بینیتان بە خەڵکە ئاوەڕن و دوای سیاراکەون و چەند کەڕەتێکیش هێرشیان کردووە سەر خەڵک و بە خەڵکە ئاوەڕان و تا لە ماوەی پێشووە ئەم دوکانارانە فریای مناڵەکەوتن گەلە کۆمیان لە مناڵەیە بوو بەیانی زوو بوو تەلەبە بوو. شارەوانی سلێمانی بۆ چارەسەرکردنی دیاردەی سەگە بێخاوەنەکان لەگەڵ ڕێکخراوێک ڕێککەوتووە کە لە ماوەی 6 مانگدا 100 سەگ نەزۆک بکەن و توانی ویشانە لە ماوەی ڕابردوودا 25 سەگ نەزۆک بکەن. تەنها بە ڕێکخراوەکان ئەم کارە ناڕابڕێەوە، بەڵکو پێویستەکە لەەن دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەتەوە هەروەها پارێزگاری سلێمانی و قایمقامەتی سلێمانیش بێنە سەر خەت بۆ ئەو مەبەستە و بتوانن هاوکاری ئەو ڕێکخراوانە بکەن و شارەوانیش ئەوەی پێی بکرێ ئەتوانێت هاوکاریان بکە. بەڵام ئەم ئەرکە بەتەنیا ئەرکی شارەوانی نییە، بەڵکو هەموو دەستگا پەیوەندیدارەکانە لە بەیتەڕێ و لە قایمقامێت و لە ئەو کەسانەی کە ئاژەڵ دۆستن ئەتوانن هاوکاری بکەن. هۆبەی ڤێتێرنەری سلێمانی تا ساڵی 2019 بە دەرمان سەگەکانی سەر شەقامی کوشتووە، لە ئێستاشدا داوا دەکەن لە ڕێگەی نەزۆکردن و داڵدەدانی سەگەکان لە پەناگەیەکدا دیاردەکە کۆنتترۆل بکرێت. هەم لە ڕووی تەندروستی شەوانێ مەترسیەکی هەیە بۆ سەرگیانی هاوڵاتیان، چونکە چەنەها نەخۆشی هەیە هاوبەش لەبێنی ئاژەڵ بە عامەتن با بڵین سەگیشە لە نێوان مرۆڤ، یان لە نێوان مرۆڤ و سەگا، هەر لە نەخۆشیە ڤایرۆسیەکانەوە نەخۆشی بەکتریمان هەیە، مشەخۆرەکانمان هەیە و یەکێک لەو نەخۆشیانەی کە مەترسیەکی زۆری هەیە نەخۆشی هاریە کە لە سەگی توش بۆ وازرێتەوە بۆ مرۆڤ. لە ماوەی چەند ڕۆژێکیشە با بڵین مرۆڤی توش بوو ئەمرێت. ڕێکخراوەکانی بواری پاراستنی ژینگە و ئاژەڵ بۆ چارەسەرکردنی دیاردەکە پرۆژەی یاسایەکیان داوەتە پەرلەمانی کوردستان و هێشتا پەسەند نەکراوە. یەکەم هەموو جۆرە کوشتن و دەستدرێژیەک بۆ ئاژەڵانە قەدەغە کراوە، هەم سزای حەبسکردنی تایەوە هەم سزای مادیشی بۆ دانراوە کە هیچ کەسێک ناتوانێت لەژێر هیچ پاساوێکە دەستدرێژی و کوشتن بەرامبەر و ئاژەڵانە بکە. و لە هەمان کاتە حکوومەت ئەرکدارەکە بە دروستکردنی پەناگە لە ناو پارێزگاکانە بۆ کۆکردنەوەی سەرجەم ئەو ئاژەڵانی کە بێپەناگەن، مەبەستمان لە بێپەناگە سەگ گوێدرێژ پشیلەیە بۆ ئەوەی لە ناو ئەم پەناگانە کۆ بکرێنەوە و ڕێگە بگیرێت لە زاوزێکردنیان لە ڕێگەی ئەنجامدانی نەشتەرگەریەوە. سەگی بێخاوەن لە زۆربەی گەڕەک و شەقامەکان هەرێمی کوردستاندا دەمینرێت و تا ئێستا حکوومەتی هەرێم هەنگاوی کردداری نەناوە بۆ دۆزینەوەی چارەسەر و بنەبەڕکردنی ئەو دیاردەیە. ئیحسان سابیر، NRT سلێمانی.